دەستپێکی بەڵێنی جێبەجێکردنی داواکاری مانگردوانی کفری کەوتە بواری جێبەجێکردنەوە بە گواستنەوەی هێزێکی پێشمەرگە لەسەر بەنداوی باوە شاسوار. ئەمڕۆ ئەو دوو لیژنەیەکە هاتوونە بۆ شاری کفری بۆ سەر بەنداوەکەەوە بۆ یاریگای مام جەلال مەسۆیی. ئەمە دەستپێکێکی باشە. ئەو وعد و بەڵێنانەیە کە کاک پاڤڵ و کاقوبات دایانەتە ئێمە بۆ شاری کفری هەر لە سەرەتاوە ئەمە پێرێ بوو ئەمە ئەمڕۆ هاتوون ئەمە شتێکی زۆر باشە. دەستپێکێکە بۆ گەڕانەوەی متمانە بۆ گەڕانەوەی ئەو ئەزمە متمانەی لە بین دەسەڵات و لە بین خەڵکە بەڕاستی ئەو هێزی پێشمەرگەیەکە لێوە بوو جۆرێک لەوەی دروست کرده بوو لەورە خەڵکی عایلە و ئەوانە نیانەتوانی بەڕاستی ڕووبکەنە ئەورە جۆرێک لە کێشەی دروست کرده بوو بە نەمانی ئەو هێزە پێشمەرگەیە توانێت خەڵکی ئازادانە لەو شوێنەیە گەشت و سەیرانی خۆیان بکەن و خەڵک بچێ بەو ناوە. هاوڵاتیانی کفری خۆشحاڵن بەوەی بەنداوی باوە شاسوار بەڕووی خێزانەکاندا کراوە دەبێت دوای جێبەجێکردنی بەڵێنەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. کاقوبات تاڵەبانی لیژنەیەکی تایبەتی نرد لە بەڕێبەتی ئاسایشی گەرمیان و ستافەکەی لە بەرەوەی هەموو دانیشتوانی شاری کفری داواکاریانەوەیە کە چەکدار لە بەنداوەکە نەمێنێ لە بەرەوەی سیمایەکی سەربازی پێوە نەبێت لە بەرەوەی شوێنێکی گەشتیاریە خەڵک بە هێمنی و ئارامی بچێتە ناوچەکە جا لە بەرەوە لەسەر داواکاری خەڵکی شارەکە کاقوبات ئەو لیژنەیە نرد و بە سوپاسەوە کارەکانی بە جوانی بەڕێوە ئەچێت و داواکاری دانیشتوان بە شێوەیەکی جوان جێبەجێ دەکات. وڵاتێکی کفری ڕازیم بم باشە ینی تۆ ئەمە بێتە گەشتیاری سپاسی قوبات تاڵەبانی باڤێڵ تاڵەبانیەکەم ئەمە شتێکی ڕۆڵێکی زۆر جوانە. ئیمڕۆ قەرار بووە و پێشمەرگانە نەمان لێرە ئیتر لە ئیمڕۆوە ئەو بەنداوە بێتە بەنداوێکی گەشتیاری داواکەین لەو خەڵکانەیتر بۆ خۆیان بێن بە عایلەی جاران خەڵ لە ڕویان نهات بێ بابانم سەدە بۆ خۆی گەشتیاریکەیسە بابێت بۆ خۆی ئەوە شوێنێکی گەشتیاریە و ئیشەڵڵا بە تەمان ئەمەش دووبارە و سێبارە ئیشەڵڵا بیکەنە شوێنێکی گەشتیاری بۆ شارەکەمان. ئەو لیژنەیە پێکێنرابوو بە بڕیاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی داواکاری مانگردوانی کفری سەردانی بەنداوی باوە شاسواریان کرد لە قەزاکە. لەمڕۆوە بەنداوەکە بەڕووی هاوڵاتیان و گەشتیاراندا بە شێوەیەکی گشتی کراوە دەبێت. ئەو هێزەی پێشمەرگەیش لەسەر بەنداوەکە بوو گواسترانەوە بۆ جێگایەکی دیکە و بۆ ئەوەی هاوڵاتیان بە ئاسایی سەردانی ناوچەکە بکەن بە مەبەستی گەشتکردن. کاروان حەبیب، کورتسات نیوز، کفری.